کەوتنامەی سیاتڵی سەرکردەی هیندیە سوورەکان بۆ سەرۆکی ئەو کاتی ئەمریکا. خوێندنەوەی عوسمان محەممەد، تۆمار و مۆنتاژ جوتیار فایق. لە دوای ئەو ڕێکەوتنامەی کە لە ساڵی 1985 لە نێوان حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هیندیە سوورەکان مۆرکرا، سەرۆکی هیندیە سوورەکان سیاتڵ وتارێکی مێژووی ئاڕاستەی نەتەوەی ئەمریکا کرد. لە ناوەڕۆکە پێشبینیەکانی وتارەکەیە جیاوازی هەردوو تێڕوانینی ئەمریکیە سپیەکان و هیندیە سوورەکانی خستۆتە ڕوو دەربارەی سیرکردنی هەریەکەیان بۆ سروشت و ژینگەی دەور و پشتیان. ئەم نامەیە دانەیەکی لە کتێبخانەی کۆنگرێسی ئەمریکا پارێزراوە. هەروەها لە بەرناوەڕۆکە قوڵ و مرۆییەکەی ئەمریکیەکان دەستپێشخەریان کرد لە خەڵاتکردنی ئەم سەرۆکە بەوەی ناوی وەک نەمرێک لەسەر شارێک بمێنێتەوە کە بە شاری سیاتڵ ناسراوە، ئێستایەکێکە لە شارە بناوبانگەکانی ئەمریکا. ئەمەی کە ئێستای بیستن دەقی وتارەکەی سیاتڵ سەرۆکی هیندیە سوورەکانی ئەمریکایە. سەرۆکی گەورە لە واشنگتن وتارێکی ئاڕاستە کردوین کە تیایە ئارەزووی دەربڕیەوە بۆ کڕینی زەویەکانمان. لە هەمان کاتا وشەی دۆستایەتی و نیازپاشی ئاڕاستە کردوین سەرباری ئەوەی کە دۆستایەتی ئێمە پێویست نابینێ. لە دوای ئەمە پێویستە لە سەرمان لە پێشنیارەکەی بکۆڵینەوە ئەوە بخێنە پێشچاومان کە ئەگەر بەمە ڕازی نەبین ئەوەمانەی وایە پیاوی سپی بە چەکەوە دێ تاوەکو دەست بەسەر زەویەکانمانە بگرێ. بەڕێز سەرۆکی گەورە، چۆن ئەتوانن کڕین و فرۆشتن بە ئاسمان و گەرمای زەویەوە بکەن؟ ئەم جۆرە تێڕوانین و بیرکردنەوانە پێیەچێ بە ئێمە نامۆ بێ. لەسەر و ئەمەشەوە ئێمە لە توانامان نییە خۆمان بکەین بە خاوەنی شەماڵی فێنک و مراویە پرشنگدارە ئاویەکان. کەواتە ئێوە چۆن ئەتوانن لە ئێمەی بکڕن؟ لەگەڵەوەشە ئێمە بڕیاری خۆمان لە کاتی خۆیان وەرەگرین. بەڵام ئەوەی پەیوەندی بە گەلەکەمەوە هەیە ئەوە هەر مشتێ لە خۆڵی ئەم خاکەی لەسەری ئەژین لەلایەن پیرۆزە. هەر پارچەنانێک تیشتێکە و هەر کەنارێکی لماوی و هەر تەم و مژێک کە چێتە ناو چڕی درەختەکانەوە و هەر مێروویەک چەندیش بێبایەخ بێت لە بیرەوەری و ئەزمموی گەلەکەما پیرۆزە. ئێمە چاک ئەزانین کە پیاوی سپی بەم تێڕوانین و بیرکردنەوەی ئێمە ڕازی نابێ، چونکە پارچە زەویەک لە لای ئەو وەک هەر پارچە زەویەکی هاوشێوە وایە لەسەر هەر خاچێکی تر. ئەمە لەبەر شتێک نییە، تەنها لەبەر ئەوەیە ئەم نامۆیە بەو زەویەی کە بە شەو گەشتۆتە سەری و دەستی بەسەراگرتووە. ئەوەی بە خەیاڵی ئەوە گوزەرەکا و گرنگە بەلای ئەوەوە کە خاک لای ئەو نەگەشتۆتە ئاست و جێگای دایک. بەڵام زەوی بۆ ئەو وەک دوژمنێک وابوو لەو کاتێک کە زەوتی کرد. لەبەر ئەمە پیاوی سپی بەردەوامە لە کاروانەکەی و گوێ نادا بە پەیکەری دایک و باوکی و مافی مناڵەکانی لەو یادگاریانەی زەوی لە خۆی گرتووە بۆیان پشتگوێخا. ئەی سەرۆکی گەورە، دیمەنی شارەکانتان بەرچاوی پیاوی هیندیە سوورەکان لێڵەکە. لە شاری پیاوە سپیەکانە جێگایەکی ئارام نییە، تەنانەت شوێنێکی تیانێت چێژی تیاوەربگری لە بیستنی ورشەی دار و درەختەکانی بەهار و باڵە فڕکەی مێرووەکان. کەواتە بێت جوانی مانای چی بگەێنێ کاتێک لە ئێوارانە لە توانامانە نەبێ گوێ لە ناڵی باڵندەی شەو بگرین یان گوێ لە گفتوگۆ و دەست لە ملانەی بۆقی ناوگۆمەکان بگرین. پیاوی هیندیە سوورەکان حەز بە هەناسەی شەماڵێکی هێواشەکە کە لە ڕووی ئاوەیە و گۆنای ماچەکە. حەز بە بۆن و بەرامی ئەو بایاکە کە هەڵکێشراوە لە عەتری پاکژی تێکەڵاو بە پرشەی بارانی ئێواران و هەڵاوی نانی گەرم. هەموو زیندەوەرانی سەرگۆی ئەم زەویە خودی هەناسەش لە نێوان خۆیانەدا بەشەکەن. ئاژەڵ، دار و درەخت، مرۆڤ. بەڵام وا دەرەکەوێت پیاوی سپی ڕۆژانێکە هەز بەو هەناسەیە ناکا کە هەڵی ئەمژێ. وەک ئەو مرۆڤە وایە کە بۆ ماوەیەکی زۆر پەلە قاژێ و جێنگەڵ بە.
پیاوی سپی کیرۆدەیە بەدەست بۆ گەن و بۆنەوە. بەڕێ سەرۆکی گەورە، ئەگەر لە کۆتاییدا بڕیارمان ڕازی بم بە داواکاریەکەت، ئەوە پێویستە لەسەرم مەرجێک بخەمە سەر پیاوی سپی. بەپێی ئەم مەرجە ئەبێ پابەند بێ بە پەیمانی شەرەف کە مامەڵەکردنی لەگەڵ ئاشەڵەکانی ئەم سەرزەمینە وەک مامەڵەکردنی بێ لەگەڵ براکانی. هەستەکەم من مرۆڤێکی دڕندەم، بەڵام ناکرێت لەمە زیاتر وێنا بکەم. ئازارە کێشم کەلاشەی گابرانیەکانە بینم لە مێرگە چۆڵکراوەکانە بۆ گەنیان کردووە. ئەمە لەسەر دەستی پیاوی سپی ئەنجامدرا. دوای ئەوەی پیاوی سپی تەقەی لێکردبوو لە شەمە نەفەرەوە بە خێرایی تێپەڕی بوو. من دڕندەم، بەڵام تێناگەم کە چۆنە بێ ئەسپی ئاسانین لە گامێشی نیزۆن گرنگتر بێ لە کاتێکا ئێمە پەنا نابین بۆ کوشتنی. تەنها لەو کاتانەیانە بێ کە پێویستی زۆرمان بە خۆراکە. ئایا بەبێ ئاژەڵ ئەبێ چارەنووسی مرۆڤ چۆن بێ؟ ئایا بێ چارەنووسی چۆن بێ لەو کاتەی کە ئاژەڵ لەسەر زەوی قڕکران؟ بێشک مرۆڤەکانە مرن لە ئەنجامی کێوی بوونی ڕۆحە. چۆن ئەوەی بۆ ئاژەڵ پێویستە و گونجاو بێ، ئەوە بۆ مرۆڤیش بە هەمان شێوەیە. هەرچی بوونەوەرە لە نێو گەردوون و بووناوەک یەکن. لە کاتی تێشکانەکە کە مناڵەکانمان بە چاوی خۆیان بینیان کە باوکیان سوکایەتی پێکراوە و زەلیل کراون، هەروەها هەمان شتیان دی دوای تێشکانەکە. هیندیەکانیان نقم کرد لە ئەنجامە خراپەکانی مەی خواردنەوە. وێڕای ئەمە لاشەیان سست و تەمەڵ کرد بە خواردنی شیرین و مەی خواردنەوە. زۆر گرنگ نییە ڕۆژانی ئایندەمان کە دیارە زۆر نییە چۆنە بێ، بەڵام یەک شت هەیە ئەیزانین، شتێکە لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان پیاوی سپی بیدۆزێتەوە. ئەویش ئەوەیە کە خواوەندمان لەم بوونەیە یەک خواوەندە. ئێستا ئەتوان کەوای دابنێن کە لە پاڵ ئێوەیە، وەک ئەوەی کردتان بەسەر زەویەکانمان کە بۆ موڵکی ئێوە. بەڵام لەوانەیە بێتە پاڵ ئێمە، چونکە لە جەستەی مرۆڤ ئاژی. ئەم زەویە خۆشەویستە بەلایە و نایەوێت زیانی پێ بگا. ئەگەر ئەمە ڕوویە، ئەوە ئاگاتە دروستکەری. سپیەکان نەمان و لە ناوچوونەیان گرێتەوە، لەوانەیە پێش خێڵەکانی تریش. ئەتوانن بەردەوام بن لە چەپەڵکردنی خێزانەکانتان، بەڵام ناتوانن ئەوەتان لەبیر بچێ ئەو ڕۆژێت کە لە پاشەڕۆکانتان ئاخنچێن. نیشانی ئەوەیە ئەمڕۆ هەموو گاچێوەکان تیرۆرەکەن و هەموو ئەسپە شێوەکان دەستەمەوەکەن. ئەو ڕۆژەی کە پۆخڵی مرۆڤەکان ئەگاتە ئارامترین پەناگە لە دارستانەکان، هەروەها گردەکان شێواندنیان بەسەرایەت لەسەر دەستی وەچەی لووتبەرز. کەواتە ئەمڕۆ چارەنووسی دارستانەکان چۆنە بێ؟ بێگومان هەمووی لە ناوچن، هەروەها ئەوانیش لە ناوچن. خۆزگە و کاتە بمانزانیایە پیاوی سپی خەو بە چێوە بینێ و کام هیوا و ئاواتی لەگەڵ مناڵەکانیان لە شەوانی زستانە باسەکە، چی لە پیەوەریەکانیان نابەجێ هێڵن. بێشک لە کاتێکا کە ڕازی بین بە پێشنیارەکەت ئەی سەرۆکی گەورە، لە بەرامبەر ئەوەیەوە کۆمەڵگەیەک مێنینەوە و لەوەیە لەوانەیە بتوانین ئەوەی ماوەتەوە لە ژیانمان بەسەر بەرین، وەک ئەوەی خۆمان ئاواتی بۆ خوازین. بەڵام ئەو ڕۆژەی هیندیە سوورەکان لەسەر گوی زەوی بەرەو نەمانە چن، یادگارەکانیان وەک پەڵە هەورێک ئەمێنێتەوە بەسەر مێرگ و کەنار و دارستانەکانە ئاسوڕێتەوە و هەناسەی گەلەکەم بە بیرتان دێنێتەوە، چونکە گەلەکەم عاشقی ئەم زەویەیە، وەک ئەو مناڵی حەسەکا لە کاتی لە دایک بوونیا گوێی لە دڵە کوتی دایکی بێ. ئەگەر ئێمە زەویەکانمان بە ئێوە فرۆشت، لەسەر ئێوەیە بە هەمان شێوە خۆشتان بوێ، وەک چۆن ئێمە خۆشەویستیمان لەگەڵە کرد. لەسەرتانە بیپارێزن وەک چۆن ئێمە پارێزگاریمان لێیە کرد. هەروەها لەسەرتانە لە ناخەوە پارێزگاری لە دیمەنی سروشت بکەن و بە هەموو هێز و تواناتانەوە و لە قوڵایی دڵتانەوە کار بکەن
بۆ شۆڕژگێڕکردنی نەوەکانی داهاتووتان. پارێزگاری لێزەوی بکەن لە پێناو ڕۆڵەکانتان. خۆشەویستی پێ ببەخشن وەک چۆن خواوەن خۆشەویستی بە هەمووانە بەخشێ. شتێک هەیە باوەڕمان پێیەتی، ئەویش ئەوەیە کە خواوەندمان یەک خودایە بۆ هەمووان. ئەم زەویە بەلایەوە خۆشەویستە. لە کۆتاییە تەنها پیاوی سپیش ناتوانێت دەرباز بێت لەو چارەنووسە هاوبەشەی کە قەدەری هەمووانە.